کتێبخانەی تۆ وا ئەکا کە تۆ ئەو تۆوەڕەسەنانە دەیهێنیمە تۆ هەردانانین لە ناو کتێبخانە جوتیار زۆر گرنگە تۆ نەمرێنێ دەبێ هەموو ساڵێ بیچێنینەوە زیادیکەین من سەرەتا بە تۆیەکی گەنمی زۆر کۆنی عراقی دەستم پێکە کە لە بانکێکی تۆ لە ئەڵمانیاوە هێنامان چاندمانەوە لەم زەویە بچووکەیە زیادمان کرد لە 4 کیلۆ کردمان بە 22 کیلۆ سەداومانە بە جوتیارێک جوتیارەکە ئیکا بە 2 ئەوەندە 3 ئەوەندە ئەوی شەیدا بە جوتیارێکی تر دەستا و دەستی پێەکەین یەک شت کە بتا ئێستا من باسم نەکردو خۆراکێکی پڕ بەهای خۆراکی دروستەکەینە ئەوەی لە بازاڕا هەیە تۆ ئیکڕی ئێستا بە هەموو ناوچەکانەوە لە پێنجوێنە لە هەر شوێنەکە تۆوی هاوردەیە خۆراکی دەستکاری کرا بە پێینی کیمیایی ئەکرێ لە ڕووی بەهای خۆراکیەوە بێکەڵکە بۆمان نەتامی هەیە نەبۆنی هەیە هەمووتانەستی پێەکەن جوتیاری ڕەسەن نایناسێتەوە لەمە خۆراک نییە ئەوەی ئێمایکەین ئەو خۆراکە پڕ بەهای خۆراکی تەندروستیە زیادەکەینەوە لەگەڵ ئەوەشا پرۆسە سروشتیەکە زیادەکەینەوە کە بە خاک بە پیتەکەینەوە ئێمە کاربۆن دانینەوە کاربۆن و نایترۆجینیەوەی خاک باشە فۆسفاتی شێوە ئەویش زیادەکەینەوە بەڵام هەمووی لە مەوادی ئەندامی لە پێکاتی ئەندامی کە بریتە لە پێینی ئاژەڵیینی مریشک بژار ئێمە لە لامان کێشە نییە بەعکسەوەی جوتیار لێترسێ بژار ئێمە هەڵیەکەنین و دای ئەنینەوە خۆراکە کەواتە سایکڵەکە زیندووەکەینەوە مێرووەکانە گەڕێنەوە لامان ئاو پاکەکەینەوە سروش خۆی چاکەکە ئەم پرۆژەیە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە کۆمەڵی خەڵک لە شوێنێکە ئاژین چ وڵاتێ بێت چه شارێک بێ خاوەنی خۆراکی خۆیان بن پشتبەستوو بن بە خۆراکی خۆیان چ دەرمانێ بێ بۆ ئەوەی کە گەشە و نمانی پێ بکات چ دەرمانێ بۆی کە لە نەخۆشی بیپارێزێ هەمووی زەرەرە. سەراحەت لایەنی پەیوەندیدار تەنها حکومەت ناگرێتەوانێ لایەنەکانی ڕاگەیاندن لایەنەکانی پەیوەست بە کشت و کاڵەوە لایەنەکانی پەیوەست بە خاک و ژینگەوە لایەنەکانی پەیوەند بە سەرچاوەکانی ئاوان و ئەمانە هەمویان بەرپرسن و لە هەمووی ڕۆشنبیری تاکی کووردە کە ئێمە بزانین ئەو خۆراکێکی خۆین چییە خۆین چیمان دەسەکەوێ ئایا ئەو خۆراکەی بەرەمی ئەنین کاریگەری لە ژینگەکەمان هەیە. ئێمە خۆشبەختانە بە شێوەیەکی زانستی دەستمان پێکردەوەی لە پشتەوەی دەستەی کوردستانیە کە دەستەیەکی توێژینەوەین بە شێوەیەکی کەسێکی کشتتوکاڵیمان لەگەڵایە من مرۆڤ ناسیم کاتە پیشەکانمان تێکەڵ کردووە ئەمە بێ بە شێوەی فرە پیشەی کار بکەین و بڕیارمان داوە کە ئەمە پرسێکی زۆر گرنگە ئێمە بە خۆبەخشی دەستمان پێکرد و شەو و ڕۆژ لێرەین کارەکەین ینی ڕاستە جوتیاری ئێستا بەداخەوەی پرۆسەیەکی خێرا دەست پێ بکە و خێرا دەستی بکە نەخێر پرۆسەکە وردە و خاوە بۆ لە پێناو ئێمە ناتەنیا مرۆڤ دڵنیا بە سروشت وە خۆی ئەمێنێتەوە بەس خۆمانە ڕۆین بەڵام ئێمە بە یارمەتی دەربین لە زیندووکردنەوەی ئەم سروشتە و زۆر پێویست و گرنگە کە حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان و دەستگا توێژینەوەکان بێنەوە سەرم ڕێگا خۆڕسکەی خۆمان کە لە پووری خۆمانە ئێمە بۆیە خەریکی مێژووی زارەکین لەگەڵ جوتیارەکانە زانیاریەکی زۆر لە لای کەسێکی وەکو حاجیە کە دوایی ئەیبینن یان خوشکی حاجی ئامینەخانە هەڵگیری زانیاریەکی زۆرن لەسەر کشت و کاڵ لەسەر زەوی لەسەر ژینگە لەبەروی لەگەڵ یابوون و هەموو ژیانیان لە ناویا بووە با سوود لە زانیاری ئەوان وەربگرین با بگەڕێنەوە تۆڕەسەنەکانی خۆمان بدۆزینەوە با پرسی سربەخۆی خۆراکمان لا گرنگ بێت چونکە هەر کارە ساتێک ڕووبا وە کۆی لە نەوەتەکان ڕوویدا کە برسێتی بوو کە قەیرانمان هەبوو قەیرانی ئابووری کەس فریامان ناکەی و ئەگەر خۆراکە کەوتەوە کە لە ناو خۆمانە لێرە نەبێ وە کۆی لە فەڵەستین ڕوویاوە حالێنەوە برسێتی لە غەزە ڕوویاوە لە بەرەوەی قوتیان بەدەست ئیسرائیلەوەی بەدەست خۆیانەوە نییە بەداخۆی ئێمەش بەدەست تورکیا و ئێرانەوەیە ئەبێ ئێمەش لە ناوەندەکان و لە لایەنی بڕیاردارە لەو خەمەیە بین و زیاتر بینە بێ ئێوە میدیا یارمەتیمان بن کە ئەم خەمە زیاتر بکەین و بیبینە قوتابخانەکان و باسی بکەین خۆراکی تەندروست بۆ مرۆڤی تەندروست بۆ ژینگەی تەندروست.